بالنسبة من إيراني والله خلقي شيء نبي بوما مليت منك كاكا تو جشت يارك سفر إيران كاقيش كبعت من كروبي بقدر أوي كا أجا حجم كشي كان بيجمعنا يتمني قريبة روبرو زيام وتو نرخی دراوی تمن بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ڕۆژ بە ڕۆژ لە دابەزیندایە و ڕۆژانە گۆڕانکاری تازە ڕۆدەن و نرخی تازە تۆمارەکات من هاتوومەتە بازاری ئاڵوگۆڕی دراو لە شاری سلێمانی و لێرە دکتۆر زەبارگۆران و تەبێژی بازارەکەم لەگەڵایگەر هاوکارم لەگەڵ ما بێت دکتۆر جان سڵاو لێ بێت پێم بڵێ دۆخی تمەن لە ئێستادا چۆن و گۆڕانکاریانە چین کە ڕۆژانە لەو دراوەدا ڕۆدەن بەڵێ ئەم داقەیەی کە لەگە بەڕێ سەنەخساکەین 100 دلاری ئەمریکی لە بەرامبەر 90 میلیۆن و 200,000 تمەن مامەڵی پێوەکرێت سەبارەت بە گۆڕانکاریەکان و ئەو دابەزین و ناجێگیری بای تمەنی ئێرانی ڕەتە بە دۆخی سیاسی ناوچەکە و ئەو لێدوانانەی فیدرال ڕزەرفی ئەمریکا وەزارەتی گەنجینی ئەمریکا بانکی فیدرالی ئەمریکا لەسەر ئێران و گەڵاڵەکردنی کۆمەڵە سزای تر بەسەر ئێرانە و هەڕەشەکردنی لایەن ئەمریکیەکان لەسەروی ئەو وڵاتانی تەبادولی بازرگانی لەگەڵ ئێرانەکەن ڕەنگە ڕوبەڕووی سزا ببنەوە ئەمانە خۆی بۆ خۆی ناجێگیریکی خراپی لە بازارە دروست کردووە و لە بەرامبەریشە ئێرانیش هەڕەشەی داخستنەوەی بڵێن گەروی هورموز دەکات ئەمە خۆی بۆ خۆی هەرمووی تەسیری هەیە ئەم دقەی کە ئێستا قسەکەین 100 دلاری ئەمریکی بەرامبەر چەند تمانە ئێسام دەخەیە تمەنی کاش بە نەقدی بە 100 دلار لە بەرامبەر 90 میلیۆن و 200,000 تمەن مامەڵی پێوەکرا هەڵبەت تا تقریبا 90 میلیۆن و 500 دابەزی بەڵام ئێستا ڕتێسێکی کردوێتەوە و تقریبا تۆزێک بەرز بووەتەوە پێشبینیەکان چین تەسەوەر دەکەی بە پێی زانستی بازارە دارایەکان نرخی تمەن لەو ڕێژەیە زیاتر دابەزێت واللهی ناتوانانی پێشبینی تاوا بکەی باوەڕ کە من پێم وایە هیچ کەسێک ناتوانێت پێشبینی سیاسەتەکانی ترامپ بکات باشە بە یەک لێدوان ئاراسی بازارە گۆڕێت نەک تەنها لەسەر تمەن لەسەر هەموو دراوە جیهانەکان و کانزاژ بە تایبەتی ئاڵتون و زی و نازانی سعاتێکی تر ترامپ چیاڵێت باشە بەهۆی یەک لە دوانەوە ئیتر ئەوە تەسیراتێکی سلبی لەسەر بەهای تمەنی ئێرانی دروست کرد بەڵام لەبەر ئەوەی لە ئێستاە تمەن زۆر دابەزیوە بەڕاستی ئەگەری گەڕانەوەیەک هەیە باە مۆشمان لەبیر نەچێ ئەگەری گەڕانەوەیەک هەیە تمەن بەرزبوونەوەیەک بکات نەک بۆ درێژمەودانە چی خۆی تایبەتمەندی بازار چۆنە کە زۆر دابەزێ بۆ 100 پوین دابەزێ ئەگەری لە 150 گەڕانەوە شەیە بۆیە من پێشبینیە کەم ئەمڕۆبانی تۆزێک تمەن بەرزبوونەوەیەک بکاتەوە چونکە دابەزینەکەی زۆر زۆرە بەڵام ئەگەر بە عموم سەیریکەین و لە درێژمەودایە سەیری تمەنی ئێرانیکەی بە بەردەوامی کێرڤی تمەن لە بەرامبەر دۆلارە ڕووی لە دابەزینە دکتۆر مامەڵەکردنی خەڵک چۆنە ئایا زەرەر و زیانی خەڵک لەم کاتەیە کە ڕۆژانە گۆڕانکاری ڕۆدن لەم بازارەدا ئەوەی کێوە ئاگاتان لێت خۆی مامەڵەی تمەنی نەختی کەم بۆتەوە بە بەراو لەگەڵ ڕابردوودا چونکە لە ڕابردوودا خەڵکێکی زۆر تووشی زیان بوو بەهۆی تمەنەوە لە ساڵانی ڕابردووە ئێستا مامەڵەکان خەباری مامەڵەکان کەمونەتەوە بەڵام بەقەدەر ئەوەی کە ئەگە حەجمەکەشی کەم بێ بێگومانەوەی تمەنی کڕی بێ ڕوبەڕووی زیان بۆتەوە بە تایبەتی تمەنی حەواڵە بەدڵنیاییەوە خەڵکێکی زۆر ینی بەداخۆ لە تمەنە زەرری کردو ئەوانەی کە مامەڵەکارن ئەجینا وەکو مامەڵی حواڵە خەڵکی ئاسایی مامەڵی حواڵە ناکەن هەمە مەڵی نەقدی قەبارەی مامەڵە نەقدیەکەش کەمە زۆریە کەسێک هاتۆتە لات یاخود بە پێوەی کە ڕۆژانە جەنابە لێرەی زیانێکی یەکجار زۆری کردبێ و کەش پێتە ئیفلاس بوون نانا خۆشبەختانە تا ئێستا شتیوانەوانەی کەس نەبوو بڵێ ڕوبەڕووی زیانێکی زۆر بێتەوە چونکە ناڵە مامەڵەی تمەنی نەقدی کەم بۆتەوە خانی مانی تایپێکی کەمن کەسە مامەڵەکان زیاتر مامەڵەکارەکان دواپرسیارم ئەوەیە بەپێی ئەو پسپۆڕی جەنابەت هەیە هەتا خەڵکی چی بکەن لەم کاتەیە کە گۆڕانکاریەکان ڕۆژانە ڕۆدەن مامەڵی پێوە بکەن چی ئەڵی لەبارە بەنسبە تمەنی ئێرانی والله خەڵکێکیشی نەبێ بۆ مامەڵی تمەنەکە کاکە تۆ گەشت یارێک سەفەر ئێرانەکە قەیچەکە باتمان بکڕەوە پێویستی پێێتی بەڵام خەڵکێکی ئیشی نەبێت کاکەم بازارە نەک تمەنی ئێرانی هەموو دراوەکان کانزاکانیش بەڕاستی بێ خەڵکێک بێ هەم باگراوندێکی معریفی باشی هەبێ شارەزایی هەبێ هەمە بێ خوێندنەوەی باشی هەبێ هەم بێ ڕاوێژ و ئیسیشارە بە خەڵکانی پسپۆر و شارەزا بکە بۆیە من دەمێکە هاوارەکەم و بۆ ئەم دەستگای بەڕێزیشان پێشتریش قسەم کردووە وتومە خۆتان لەم دراوانە بپارێزن ئەمە تمەنی ئێرانی لیرەی سووری لیرەی لوبنانی ئەم دراوانە بە حکمی بە بەردەوامی ناجێگیرە بە تایبەتی لیرەی سووری خەڵکێکی زۆری تووشی زیان کرد بۆیە هەروە باشترە خەڵک مامەڵێم دراوانە ناکە بۆ لەبەری خەڵک تەحمل و بەرگەی بەرز و نزمیەکانی ناگرێ ئێستا دینار وانەیە دینارەگە بۆ منە کابرا دۆلاریشی فرۆشت بێت دابەزێتەوە لەوانەیە ڕەنگە نیسبەی زەرەرەکە کەم بێ بۆ لەبەرەوەی گاپی بەرز و نزمیەکە کەمە بەڵام کاکە تمەنی ئێرانیان بۆ نمونە لیرەی سووری و ئەندە دراوەکانی تر
کلێنی بڵین هەڵبەست و دابەزەکان زۆر لەوانە خەڵکێکی یاسایی تەحملی ئەو زەرەرانە نەکات. زۆر باشە دەست خۆش بێت زۆر سپاس. بەڵێ ئەمە وتەی دکتۆر جەبارگۆران و تەبێژی بازاری ئاڵگۆڕیدرا بوو وەک خۆی باسیەکات کە ڕۆژانە گۆڕانکاری لەو نرخەدا ڕۆدات و بۆیە داواکارە کە خەڵکی دوور بن لە مامەڵەکردن بە دراویتمەند تاوەکو دوور بن لە زەرەر و زیان.